نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولە، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. عەشقی تەبلیغ لای هاوڵان. موسعەب تاقانەی دەوڵەمەندترین خێزانی مەککە بوو. کاتێک موسڵمان بوو، تەمەنی 17 ساڵان بوو. وەختێ بە کۆڵاناندا ڕەت دەبوو، کچانی گەڕک بەجارێ هەڵپەیان دەکردە بەر پەنجەرەی ماڵەکانیان و بۆەوە دەستخستنی دڵی دەسماڵی خۆشەویستیان بۆ درێژ دەکرد. کەسێک بوو زۆر گرنگی بە خواردن و پۆشاک دەدا، بەڵام هەرکە هاتە ناو ئیسلامەوە چیتر لە خێزانەکەی ڕوویەکی خۆشی نەدیەوە. وەختێکیش هجرەتی کرد بۆ مەدینە، جگە لە دەستە جلەکەی بەری هیچی تری نەبوو. لەوە دوای هەرواشیە، تەنانەت لە ئوحوددا یەک بەیەکی ئەندامەکانی لاشەی لە پێناوی خوادا بەخت کرد. بەڵێ لەو ڕۆژەدا وەک ئەوەی لەسەر تەختی قەسابی پارچە پارچەکرا بێت وەها بوو. وەختێکی ژویستیان ئەسپەردەی خاچی بکەن، پارچە قماشێکیان دەست نەکەوت تا کفنی پێ بکەن. ئەم هاوڵە پایە بەرز و نەجیبەی مامۆستای مرۆڤایەتی هەر ئەوەندەی گەیشتە مەدینە، ڕاستەوخۆ دەستی کرد بە بانگەواز و تەبلیغ. وەک بڵێ دەرگایەک نەما بوو لە مەدینەدا تەقەی لێ نەدابێت. هێندە بە ئیخلاس و حەسبی و ناغگۆیا بوو، ئەوەی گوێی لێ بگرتایە و لە مەجلیسیدا دانیشتایە، لە نزیکترین کاتدا کاژی کوفری فڕێدەدا و بەرگی نورینی ئیمانی دەپۆشی. هاتنی ئەو شەپۆڵ هەژانێکی لە مەدینەدا بەرپا کرد. شەپۆڵێک خاشاکی کوفری ڕادەماڵی و یاقوت و مەرجانی ئیمانی دەکردە دیاری کەناراوی دڵان. دەتگوت چاوگێکی نورینە و دەروونە تاریکەکان ڕۆشن دەکاتەوە. بە درێژایی مانەوەی لە مەدینە میوانی ماڵی ئەسعەدی کوڕی زورارە بوو. ئەم زاتە تەنانەت بەر لە تەشریفێنانی پێغەمبەری خوا بۆ مەدینە و فەرزبوونی نوێژی جومعاش باوەڕدارانی کۆ دەکردەوە بە کۆمەڵ نوێژی جومعای پێدەکردن. هەرچی پیا و ماقوڵی مەدینە هەبوو، هەمویان دەهاتنە ماڵی حەزرەتی ئەسعەد و گوێیان بۆ حەزرەتی موسعەب ڕادەگرت. هاتووان بە کۆڵێ خەشم و قینەوە خۆیان دەکرد بە ماڵدا، بەڵام کاتێ دەگەڕانەوە بە کۆمەڵی هەستی زۆر جیاوازەوە دەگەڕانەوە. سعدی کوڕی موعاذیش یەکێک بوو لەوانە. ئەویش ڕۆژێکیان بە تووڕەیەوە بەرەو ماڵی ئەسعەد بەڕێکەوت. ڕایگەیاند کە ڕێنادات هیچ کەسێک لە مەدینەدا ئاشوب بنێتەوە. ئاخر وایان دابوو بەگوێیدا کە حەزرەتی موسعەب بۆ ئاژاوە جێڕی هاتووە، بۆیە ئەویش بە ئەرچی خۆی دەزانی کە وەک سەرگەورەیەکی مەدینە ئەم ئاشوبە لە ناو بەرێ. خۆی کرد بە ماڵدا. حەزرەتی موسعەبیش وەک هەمیشە بە زوبانە شیرینە سەوسەن ئاساکەی خۆی ڕازی سەفەری ئەبەدی لەگەڵ ئەوانەی چواردەوریدا تاوتوێ کرد. لە سەرەتادا سەعەد زۆر بەڕەقی ڕەفتاری کرد، بەڵام حەزرەتی موسعەب ئەم دڵنیایەی پێدا. لە پێشدا دانی شەو گوێم لێ بگرە. ئەگەر ئەو شتانەی باسییان دەکەم بە دڵت نەبوو، ئەوە کۆتایی بەم کارم دێنم و چیتر ناڕەحەتت ناکەم. ئەم قسانە بەس بووم بۆ نەرمکردنی دڵی سعد. زۆری نەبرد. سعد یەکەم هەنگاوی نابەرەو ئەو دەرگایی کە لێەوە بەرز دەبووەوە بۆ ئەو پایەی فریشتەکان بە خاچی بسپێرن. ئیتر لە ناخی دڵیەوە شەیاتمانی هێنا. بەڵێ سعدی کوڕی موعاذ لە بەردەم حەزرەتی موسعەبدا کەوتە سەرچۆک و موسڵمانبوونی خۆی ڕاگەیاند. موسڵمانبوونی سعد لە مەدینەدا جۆش و خرۆشێکی وەهای هێنایە مەیدانەوە. ڕۆژی موسڵمانبوونی حەزرەتی عومەری لە مەککەدا دەخستەوەیە. دەنگدانەوەی موسڵمانبوونەکەی لە کەمترین ماوەدا بە ناوسەر جەمهۆزەکانی دەوروبەردا وەک ڕووداوێکی مەزن بڵاو بووە. جا هەروەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێوچان بەردەوام سەرگەرمی بڵاوکردنەوەی حەق و حەقیقەت بوو. هەر بەو شێوەیە شاگرد و قوتابی ڕازگۆکانی بە هەر چوار لای دنیادا بڵاویان کرد و هەرچی گەیاندنی بانگەوازی حەقیان بە کامڵترین شێوە بەجێگەیاند. ئیتر جیهان لە سایەی مەشغەڵی ئەو دڵە نورانیانەدا بۆ هەمیشە ڕووناک بووە، مەگەر ئەو پاڵنەرەی موسعەبی بۆ مەدینە و دەڵحەی بەرەو دوو مەلجەندەل و ساڵانێک دواتر بەرا و خالیدی بەرەو یەمەن ڕاپێچ کرد. هەر هەمان ئەو ڕۆحیەت و شعورە نەبوو. خۆ ئەگەر بەهاتایە یەکێک سەرکەوتوو نەبووە لەو شوێنەی بۆی نێنراوە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێکی تری دەناردەجێ. بێگومان ئەم جێگۆڕچێش بەرهەمی خۆی دەبوو. بۆ نمونە خالیدی کوڕی وەلید کە بە مەبەستی ئیرشاد و بانگەواز نێرابوو بۆ یەمەن زۆر سەرکەوتوو نەبوو، بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام حەزرەتی عەلی نارد بۆ یەمەن و حەزرەتی خالیدیشی نارد بۆ لای گەورەکانی نەجران. بەرایی کوڕی عازب ڕەزای خوای لێبێ ئەم ڕووداوەمان بەم شێوەیە بۆ دەجێڕێتەوە. لەگەڵ خالیددا چەندین ڕۆژ لە یەمەن ماینەوە، تا کاتی عەلی نەهات کەس باوەڕی پێ نەکردین و نەهاتە ڕیزمانەوە. جا هەر کە حەزرەتی عەلی هات، هەموو شتێک لە پڕ گۆڕانی بەسەردا هات. ئیتر خەڵکی پۆڵ دەستیان کرد بە هاتنە ناو ئیسلامەوە و موسڵمانبوونی خۆیان ڕاگەیان. بەڵێ
بەشی حەزرەتی عەلی ڕەزای خوای لێبێ لە یەمەن سەرکەوتن بوو. ئاخر ئەو ڕابردوویەکی درێژی لەگەڵ پێغەمبەری خوادا هەبوو. ئەمە جگەلەوەی کە لە پلەی باوکایەتی ئەو زنجیرە زێڕینەدا بوو کە لە حەزرەتی حەسەن و حوسەینەوە ڕەزای خۆیان لێبێ بەردەوام دەبوو، سەرجەم ئەو قوتب و مقەڕەبین و ئەولیا و ئەسفیایانەی دەگرتەوە کە تا قیامەت داهاتن. ئەمڕۆشی لەگەڵدا بێت حەق و حەقیقەت هێشتا لە ژێر باڵی پەنابەخشی ئەواندا نوێنەرایەتی دەکرێت. ئیدی ئەم حەزرەتی عەلیە بە وتە شیرینەکانی دڵی تەواوی خەڵکی یەمەنی فەتح دەکرد تا ئەوەی ڕۆژ بگوزەرێ و ئەوانی شەموو بە دەستە جەمعی لە حەجی ماڵ ئاوایی دەبێنە ناو ئیسلامەوە. پەیام بۆ سەرۆک دەوڵەتان. لە کاتێکدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرگەرمی ناردنی ئەم کەسایەتیە بەتوانە و لێهاتوانە بوو بۆ ناوچەکانی دەوروبەر بە مەبەستی بەجێهێنانی ئەرچی تەبلیغ، لە هەمان کاتیشدا نامەی بۆ پاشا و سەرۆک دەوڵەتان دەنارد و بانگی دەکردن بۆ سەر ئاینی حەق. ئەمەش خۆی لە خۆیدا ڕوویەکی تری تەبلیغی پێک دەهێنا. نەجاشی فەرمانڕەوای حەبەشە بوو. جا لەبەرەوەی پێغەمبەری خوای نەبینی بوو بە سەحابی هەژمار نەدەکرا، بەڵام لەگەڵ ئەوەشدا مرۆڤێکی مەزنوو لێ هاتوو بوو. پێغەمبەرمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ حەزرەتی عەمری کوڕی ئومەیەی نارد بۆ لای نەجاشی. پەیامەکەی سەروەرمان بەم جۆرە بوو: من محمد رسول الله إلى النجاشي الأصحم ملك الحبشة سلام عليك فإني أحمد إليك الله الملك القدوس المؤمن المهيمن وأشهد أن عيسى روح الله وكلمته ألقاها إلى مريم البتول الطاهرة الطيبة الحصينة وإني أدعوك إلى الله وحده لا شريك له. لمحمد پێغەمبەری خوا و بۆ نەجاشی ئەسحەمە پاشای حەبەشە سەلامت لێبێ. بەم بۆ نێوە سوپاس و ستایشی پەروەردیگار دەکەم. وەشایەتی دەدەم حەزرەتی عیسا ڕوح اللهە و کەلیمەی خودایە کە دای بەزاندوێتە سەر مەریەمی دایان پاک و پاکیزەی بەتوول. بانگت دەکەم بۆ لای خودای تاک و تەنهای بێهاوڵ، سەروەری مرۆڤایەتی هەر لە سەرەتاوە ڕاستەوخۆ دەستەواژەی سەلام و عەلەیکی ئاراستە دەکات و بەمەش ئاماژەیەکی پەنهان دەکا بۆ ئەوەی کە شتێکی لە نەجاشیدا بەدی کردووە. بەڵێ، وەک بڵێ سەروەرمان بە چاوە غەیببینەکانی هیدایەتی نەجاشی بینیوە، بۆیە وا بەم شێوەیە لەگەڵی دەدوێت. سەرڕای ئەمەش شێواز و دەستەواژەکانی ناو نامەکە تا بڵی ناوازن. ئەوە تا دەبینین کاتێک پێغەمبەری خوا دەیەوێ بچێتە ناو بابەتەکەوە لە ڕێگەی حەزرەتی مەریەمەوە نزیک دەبێتەوە کە بەهاو قەدرێکی بێپایانی لای نەجاشی هەیە. جاخۆ لە ڕاستیدا حەزرەتی مەریەم لای ئێمەش خاوەن قەدر و پێگەیەکی مەزنە، چونکە حەزرەتی مەریەم ئەو ئافرەتەیە کە پێغەمبەرێکی مەزنی هێناوەتە دنیاوە و مەسەری ئیلهامە. لێرەدا لایەنێکی گرنگەیە کە دەبێت بە وردی سەرنجی بدەین. نەجاشی مرۆڤێکی مەسیحیە. پێغەمبەری خوۆش عەلەیهی سەڵاتی وەسەلام لە نامەکەیدا ئەو ئاەتانەی قورئانی پیرۆزی بەکارهێناوە کە پەیوەندیان بەم بابەتەوە هەیە. ئەمە کاریگەرترین و سەلامەتترین ڕێبوو بۆ چوونە ناودڵی نەجاشیەوە. لە ڕاستیدا هەرواش بوو. نەجاشی بۆ پێشوازی کردن و وەرگرتنی نامەکە لە تەختەکەی دێتە خوارەوە. اینجا نامەکە ماچ دەکات و دەیخاتە سەرسەری. هەرکە لە خوێندنەوەی نامەکەش دەبێتەوە. ڕاستەوخۆ وەڵامی بانگەوازەکەی ڕەسوول الله دەداتەوە و موسڵمانبوونی خۆی ڕادەگەێنێ. اینجا بێ ئەوەی کات بە فیڕۆ بدە وەڵامی نامەکەی دەداتەوە. نەجاشی لە نامەکەیدا دەڵێت: إلى محمد رسول الله من النجاشي الأصحم أشهد أنك رسول الله فإني لا أملك إلا نفسي وإن شئت أن آتيك فعلت يا رسول الله فإني أشهد أن ما تقول حق. بۆ محەممەد پێغەمبەری خوا لە نەجاشی ئەسحەمەوە شاهدی دەدەم کە تۆ پێغەمبەری خوای. ئەگەر بفەرمون هەر ئێستا دێمە خزمەتتان، بەڵام من تەنها نەفسی خۆمم بەدەستە و دەسەڵاتم بەسەر شوێن کەوتوەکانمدا ناشکرد. دیسانەوە شایەتی دەدەم کە هەرچی تۆ دەیڵێیت حەق و ڕاستیە. نەجاشی خاوەنی هەست و شعورێکی ئیمانی دامەزراو بوو. دەجێڕنەوە جارێکیان بە دەوروبەرەکەی وتووە بریا لە بری ئەم هەموو سەڵتەنەت و فەرمانڕەواییە خزمەتکاری پێغەمبەری خوا بوومایە. ئیدی ڕۆژان یەک بە دوای یەکدا هاتن و تێپەڕین تا ئەوەی ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام دێتە مزگەوت و بە ئامادەبوان دەفەرمێت: هەڵسن،
نوێژی جەنازە لەسەر نەجاشی برامان دەکەین. ئەنجامدانی نوێژی جەنازە بە غایب واتە بەبێ ئامادەبوونی تەرمی مردوو بابەتێکە لە نێو زانایانی فیقهدا ڕای جیاوازی دەسەرە. لە کاتێکدا کە ئیمامەکانی مەزهەبی شافعی و حەنبەلی ئەم جۆرە نوێژەیان بەلاوە دروستە کەچی ئیمامەکانی مەزهەبی حەنەفی و مالیکی پێچەوانەی ئەمەیان دەربڕیوە، چونکە بەڕای ئەوان لە ئەنجامی موعجیزەیەکەوە خوای گەورە تابوتی نەجاشی لە بەردەم پێغەمبەرماندا بەرجەستە کردووە، ئیتر بەم شێوەیە ئەو نوێژی جەنازەیە بە حەزری کراوە. ئەمە بابەتێکی فقهیە و ئێرە شوێنی لێکدانەوەی وردەکاریەکان نییە. نوری نەمر